إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في روزة أي فرمي وباشترين ريبازي پیغمبري مختار صلى الله عليه وسلم وخرابترين ريقا وريباز وريچكان أو ريقا وريبازاني كبيچواني ريبازي پیغمبر صلى الله عليه وسلم وهر پیچواني كشلادان بيقمان لمنهجي خواهي پروردگار وهر لادانێکیش لە منهەجی خوایە کە ئەرز و ئاسمان و هەموو ئەوەی تایە خەڵقی کردووە بە تەئکید گومڕایی و سەر لێ شێوانە خۆشەویستەکانم وخوا قبولی نییە خوا پێی خۆشە یا بەوە ڕازیە خوای پەروەردگار کە بەندەکانی بە پێی منهەج و بەرنامەی ئەو ڕێ بکەن و بجوولێنەوە بۆیە هەر لادانێک خوا پەنامەندە عقوبەکەی سەختە کە ئاگری دۆزەخە خوا پەنامەندە بەڕێزانم وتاري أم هفتمان بابتكي التجارة مع الله بابتي وتاري أم هفتمان لسر أويك بازرگاني كردن لقل خواي پروردگار خوش يسانم لوانيا سير بي للاي هر يكيك لإيما بو خوا بازرگاني لقل أكري تجارت لقل خوايا أكري بلي خوش يسكانم لقل خوايا تجارت أكري لە چەند شوێنێکی قورئانە خوای تەعالا باسی ئەو تیجارەتەی کردووە و ئەوەی کە من عەرزان یەکەم ئایەتێکە لە سورەتی فاطر خوای تەعالا فەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور خوای تعالى فرمي مراسي وكساني كبيامكي خوا أخواننوا كتابكي خوا أخواننوا وأوانشي نوێژەکانیان بە جوانی ئەنجام ئەدەن هەست ئەکەن هەڵ ئەسن بە ئەنجامدانی نوێژەکانیان زۆر بە جوانی و ئەوانەشی کەوا لە ماڵەکانی خۆیان حەقی خوا دەرئەکەن لە سەروەت و سامانیان مافی خوا دەرئەکەن و لێ ئەبەخشن بە نهێنی و بە ئاشکرا بە نهێنی لەو شوێنانەی کە نهێنی باشە و بە ئاشکراش لەو شوێنانەی کە ئاشکرا باشە ئەم سێشتە قورئان خوێندن نوێژکردن بە ڕێکوپێکی خێرکردن لە ماڵ و سامانێکە هەتە ئەم سیانە خوای تەعالا ئەفەرمێ هەر کەسی ئەمانە بکە یەرجونە تیجارەتەن لەن تەبور ئەفەرمێ ئەمانە هیوای بازرگانیەکیان هەیە کە قەت خەسار ناکە ئەمە تجارەتێک نییە دیار نەوێ ئەو سەرەکەی نەزانی ئەمە حتا تەنانەت دوو دەفتەر و سێ دەفتەرێ نییە بیخەیتە سۆپەرمارکێتێکەوە بڵێ یا قازانجەکە یا زەرەکە ئەمە لە سەد قازانجەکە لە سەد قازانجەکە ئەم تیجارەتە جیاوازە لەگەڵ تیجارەتەکانی ترە جا خوای تەعالا پاداشتی ئەو کەسانە ئەداتەوە بە کاملی کە ئەم کارە گەورانە ئەنجامەدەن من هەر ئەمانەی کە عەرزم کردن هەر یەکێ لەسەری شتێکتان عەرزەکەم و پاشان بەسەرهاتێکی زۆر گرنگتانیش عەرزەکەم لەسەر ئەوەی کەوا چۆن ئێمە بتوانین
لەگەڵ خوا بازرگانی بکەین. ئاەتەکە ئەفەرمێ یەتلونە کیتاب الله، ئەفەرمێ ئەوانەی کە قورئانەکەی خوا ئەخوێننەوە. چۆن قورئانی خوا تجارەتە؟ خۆشەویستەکانم تەماشاکەن، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قرأ حرفا من كتاب الله، هر کەسێ یەک حرفێ لە قورئان بخوێنێتەوە، یەک حرف، فله به حسنة، ئەفەرمێت چاکەیەکی بۆ ئەنووسرێ، والحسنة بعشر أمثالها، وحسنش لەلای خوا بەدەقاتە. جا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا أقول ألف لام ميم حرف، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من ناڵێم ألف لام ميم کە سەرەتای سوورەتی بەقەرەیە، ألف لام ميم، ئەفەرمێ من ناڵێم ئەوانە یەک حرفە، بەڵکو ألف حرفێکە، لام حرفێکە، ميم حرفێکە، ولكن ألف حرف ولام حرف وميم حرف، كوابوتو بس بلي ألف لام ميم لايك مكي سي حسنة أروات الناو خزيني أروات سر حسابي بنقيكت بوتني ألف لام ميمك لحسابي بنقي تويا كبنقي لا إخواي پروردگارة سي حسنة زيادك بنقي لا إخواي تعالى پاركي جوازة دينار درهم نية حسنات سيئات، حسنات سيئات، حسنة كان زۆرێکە سەیئاتەکان کەمێکە. بۆیە خۆشەویستەکانم فرسەتە ئینسان هیچ نەبێ ڕۆژانە ویردێکی قورئانی هەبێ، هیچ نەبێ ڕۆژانە ئەوانەی کە خوێنەوارن حزبێک بخوێنن، حزبێک بخوێنن، یعنی لای کەمەکەی حزبێک بخوێنن، ئەوانەی کە خوێنەوارن، ئەوانەشی کە نەخوێنەوارن لای کەمەکەی على الأقل 100 جار سوورەتی فاتحە بخوێنە، 100 جار سوورەتی قل هو الله أحد بخوێنە و دانشە بیخوێنە، تەوزیعی کە بیسی دوای نوێژی بەیانی، بیسی دوای نوێژی نیمەڕۆ، بیسی دوای نوێژی عەسر، ئەتوانیت، قورس نییە، بەڵام ئەجرەکەی زۆر زۆر گەورەیە. چونکە قورئان لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات وێسیاوە شەفاعەت بۆ خاوەنەکانێک، ئەو قورئانە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتت بۆکە، ئەتپارێزێ، نایلێ لە پردی سیرات بەرەو بیتە خوارەوە، زۆر گرنگە. ئەمە قورئانەکە. بینە سەر نوێژەکان خۆشەویستەکانم. خۆشەویستمان صلى الله عليه وسلم لحديثك أفرمي قوي باش بو بقرن أفرمي ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا مسلمانا آية بيتان بيشان ندم چي قناح كانتان أصريتوا حتى أفرمي خطايا يعني قناح زورا كانتان چي أي سريتوا چي أبيت كفارتي أو قناحانا لا يأدا كفارتي يعني سرينوا يعني سرينوا چي أي سريتوا ويرفع به الدرجات كأي شيء سريتوا بلشت برزكاتوا نكبس أي سريتوا بلكو بلاتيش برزكاتوا چيه پیغمبر صلى الله عليه وسلم فرمي آية بيتان نلهم چيه وتيان بلي أي پیغمبر إخوة صحابة كان عاشق أون بلي أي پیغمبر إخوة فرموي إسباغ الوضوء على المكاره فرموي كاتي دزنوج أقري بعد دنيا سارد بي يان گرم بي هول بدأ دزنوجكت وبوختي وجواني بقرأ پلەیتی ئەمەکە عەجەلەیتی ئەمەکە بە جوانی ئەوەی لە شەرعا وتراوە بە جوانی نەک وەسواسە هەنێ کەسێ وەسواسە بە سەعاتێ دەستنوێژەگرێ ئەم منە ئاوە کاتە دەمچۆن گوانی خۆی پارچە تەڕەکە نا یعنی ئەوەی لە سونەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم بەو شێوە جوانە دەستنوێژ بگرە سێ جار ئاو هەڵدەدەمتە سێ جار ئاو هەڵدەلوتە دەمچاوت بە جوانی ئاوی پیابێنە لە بانەوە بۆ خوار سێ جار باڵی ڕاست سێ جار باڵی چەپت مەسحی سەرت بە جوانی بکە پات بە جوانی بشۆ پەنجەکانی دەست و پێت دەست بخە ناوی بە جوانی دەستنوێژێکی پوخت و جوان بگرە ئەمە گوناحەکان ئەسڕێتەوە پاشان فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم وكثرة الخطى إلى المساجد زۆر هەنگاونان بۆ مزگەوت زۆر هەنگاونان بۆ مزگەوت گوناحەکان ئەسڕێتەوە یعنی چەندێک بڕۆی بۆ نوێژە جەماعەتەکان هەوڵ بدە تا ئەتوانیتیشوە پێ بچۆ چەندێ هەنگاو بنەی گوناح ئەسڕێتەوە دەرەجە بەرزەکاتەوە فرسەتە بەڕاستی ئینسان ئەمانە بکاتە وەکو بێ توێشوویەک بۆ خۆی و بەنقی خۆی پڕکە و ئاخرەکەشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ وانتظار الصلاة بعد الصلاة فذلكم الرباط
ئەفەرمێ چاوەڕوانکردنی نوێژ لە دوای نوێژی سونەتەکەی چاوەڕوانی ئەوەی نوێژی فەرز بێ، نوێژە فەرزەکە مەغریبەکەی ئەمێنی تۆ لە مزگەوتە چاوەڕوانی نوێژی عیشا بێتە بانە، دانیشتیتە هەر دانیشتنەکە نە قورئان بخوێنی نە زیکریش بکەی خۆی بۆ خۆی نوێژت بۆ حەساوە. بەس بەو مەرجە قسەی هیچ و ئەملا ئەولا نەکەی، قسەی دنیایی نەکەی، هەر دانشە خۆت هەر دەم بنوخێنە هەر خۆی بۆ خۆی لە نوێژە ڕوو لە قیبلە بکە و دانشە. ئیتر چجا ئەگەر زیکریە بکەی یان ئەگەر قورئانیش بخوێنی، ئەو ئیتر هەر چاوەڕوانکردنی نوێژ هەر زۆر گەورەیە و نوێژەکە خۆی هەر ناتوانی وەسفی بکەی، هەر ناتوانی بڵێ نوێژ چەند گەورەیە و چەند عەزیمە بەڕاستی. لە مەسەلەی بەخشینەکە من تفسيري أم دو آياتان بوكم خوي تعالى أفرمين مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله نموني أو كساني كمالكان يعني أبخشن لبيناو خوايا وكو نموني دنك جنيم يكواي كمثل حبة أنبتت أو حبة كأينيجي حاول تقول صوزك في كل سنبلة 100 حبة لقشت قول يكيشيا صد خواهي قولا فرمي صد جنم مقري دانا جنميك اي تشيني يعني خيار كردن وايا يساتو 1 دينار اتشيني لبيناي خوايا يك بحوصته حتى تناند نالي حوصت خواهي تعالى وبيوسيت افرمي والله يضاعف لمن يشاء نيتكت لواني زياتري شيكا شن قاتري شيكاتوا 1000 دينار لبيناو خوا ببخشة يكسر ابي بقولك ابي بحوض قول دركا حوض قولك شهر يكي 1000 دينار يعني حوصت 1000 دينار دركا للحظيك نية باككش لواني قورتري شيكاتوا حوصتك ببي 1400 وببي 2100 وزياتريش هر لسورة او آيات سورة بقرة بو جا خواهي قورها لسورة بقرة لآيات 245 بمعنى فرميه من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثير ديسا كيه هي قرض باب أخوة كيه هي بيدا بخوا تاخوا بوي فراوان كات تاوكو دنك خرمايك للروج قيامتا ببينية وأوني شاقي قوربه وكل حديثي في غمرات وكيه هي خلقان يكن بالتأكيد إيوش هل وانا أبن إن شاء الله تعالى هو شيء سكانم بسرهات يكتان بو أجرموا بسرهاتك ميجوكي ميجوي أم بسرهاتا أقريتو بو يانزي كانوني دوهم صالي 2016 شويني أم بسرهاتك عرسانيا كم جمهوري مصري عربي محافظة وباريزغاي دقهلية مركزي يعني اوان لجاتين قضاء وامانه مركزي يعني هي مركزي 100 غمر ديك كبي اوثري تفهن الاشراف اما شو هناك لو الرجاء اگر نزيك ببينو بروين تماشا اكين زياد لنيو مليون كس لو دي كوبوتوا ديك تقريبا نزيكي 1000 تا 2000 ماله 9 مليون كس او روجه هاتوا بو شوينه چی ابي چی روی دابه جنازي تنها كابرايك كبي او تري صلاح عطيه بسرهاتي ام كابرايا لباش او جنگي بين اسرائيل ومصر لصالي 73 اما گەنجێک بوو تازە تەخەڕوجیان کردبوو لەگەڵ بڕێک گەنجی ترا تازە کولێژیان تەواو کردبوو بێ ئیش بێکار وڵات لە شەڕ دەرچووە مەشاکلی تایە نۆ گەنج کۆ بوونەوە قەراریاندا کۆمپانیایەک دروستکەن هەر یەکێ بڕێ پارە بێنێ کۆمپانیایەک دروستکەن هەر یەکێ ڕۆی ئیتر بە پێی توانە 200 جونەییان هێنا 200 جونەی ئێستا کەمە بەس ئەو کاتە تقریبا زۆر بوو بۆ ئەوان بە تایبەت هەنێکیان بۆ ئاڵتونی ژنەکەی فرۆشتو هەنێکیان بوو پارچە زەویەکیان هەبوو لە ماڵە فرۆشت بووی هەنێک بوو ڕۆی قەرزی کردو مهم ئەوەیە هەر یەکێ 200 جونەیی هێنا 200 جونەی کۆیان کردەوە حەزیانە کرد قەراریان دابوو کۆمپانیاکە هی 10 کەس بێ کۆمپانیایەک دانن هی 10 کەس بێ سەرەتای کۆمپانیاکەش بە مەعمەلێکی دەواجن دەست پێ بکەن کێڵگەیەکی پەلەوەر
دروست بکەن و تر دەست بکەن بە ئیشکردن بەیەکەوە. هەرچیانە کرد دەیەم کەسیان دەست ناکەوت. ماوەیەک چاوەڕێیان کرد ڕۆژێکیان ئەم کاک سەلاحە کە ئەو ئەندازیار بوو کولێ ئەندازیاری تەواو کرد بوو هاتووتی من شەریکی دەیەمم دۆزێتەوە. وتیان چۆن شەریکی دەیەم کێیە؟ بڵێ فەرمووی خوای پەروەردگار. ڕەئیتان چییە خوا بکەین بە شەریک؟ دەیەکی قازانجەکە بۆ خوای گەورەیەک لاکەینەوە ئەگەر قازانجمان کرد بەو مەرجە مەرجیش لەسەر خوای پەروەردگار ئەگرین کە بمان پارێزێ لە بەڵاو لە ئافات. وتیان وەڵڵاهی فکرێکی باش. یاڵا هەر نوێیان پارەکەیان هێنا و عەقدێکیان پڕ کردەوە. عەقدەکە لە 10 کەس پێک هاتبوو پڕیان کردەوە لە 10 کەس پێک هاتبوو 1 2 3 4 دەیەمیان خوای پەروەردگار هەر لە عەقدەکەشە نووسیان. دەیەکی قازانجی ئەم شەریکە و کۆمپانیایە بەردەوام بۆ خوای پەروەردگار دەچێت. پارەکەیان خستە ئیشە و معمەلێکی دەواجنیان دروست کرد. هەر ساڵی یەکەم خێرەکەی سنووری نەبوو قەت بە عەقلیانە نەئەهات ئەوە نەخێریان دەستکەوێ. بۆیە بڕیاریاندا بەشی خوا بکەن بە پێنجیەک 20 لە سەدیان هەر هەمویان هی خوایان کرد بە 20 لە سەد. ساڵ بە ساڵ ئەم خەیرە زیادە کرد لەگەڵ زیادکردنە بەشی خوایان زیادە کرد بەشەکەی خوایان زیادە کرد تا بەشی خوایان گەیاندە 50 لە سەد. یعنی ئەو کۆمپانیایە کە هەیان بوو 50 لە سەدیان بۆ خوای پەروەردگار دانا. چیان دروست کرد بەو پارەی خوا بەو بەشەی خوا چیان دروست کرد؟ مەکتەبێکی ئیبتیدائیان دانا سەرەتایی هی کوڕان مەکتەبێکی دینی سەرەتایی ئەزهەری لەوێ ئەزهەر هەیە جامیعەی ئەزهەر ئیبتیدائیشی هەیە ڕەوزەیشی هەیە مەکتەبێکی ئیبتیدایی کوڕانیان دروست کرد. پاشان پارەکەیان زۆر بوو جا مەکتەبێکی کچانشیان دروست کرد. ئەمە لە دێیەکە خۆشەویستەکانم لە دێیەکە. پاشان ئەمجا دوای ساڵەکانی تر تەماشایان کرد ئەتوانن هینێکیشی بۆ دروستکەن متەوەستەیەکیشی بۆ دروستکەن متەوەستەیەکیانیش دروست کرد هی کوڕان. پاشان متەوەستەیەکی کچانشیان دروست کرد. پاشان پارەکە زۆر بوو ئەمجا ئامادەیەکی کوڕانیشیان دروست کرد ئامادەیەکی کچانی ئەزهەریشیان دروست کرد. پاش ماوەیەک تەماشایان کرد پارەکە زۆرە بەشەکەی خوا زۆرە. ئەمجا قەراریان داد کۆلێژێکی شەریعەیش بێن لە ئاوایەکەیانە داینن. ڕۆیشتن تەقدیمیان کرد بۆ ئەزهەر و جامیعەی ئەزهەر و یعنی ئیجراعاتی حکومی. وتیان نابێت لە دێیا قەت لە هیچ دەیەکە ناکرێ یعنی کولیەتە ئێستا کولیەی ئەزهەری نەڕۆێتە هیچ دێ هیچ کولیەیەکی مصری لە ئاوایەکە دروست نەکراوە. پاشان ئێوە قیتاریش سکەی قیتاریش بەوە تێپەڕ ناکات لە میسرا کریسیارە گرانە بە قیتار و سکەی قیتار خەڵک هاتوچۆکە ئەوە هەرزانە. وتیان سکەی قیتاریشی نییە بۆیە ڕەفز کرا. پاش ماوەیەک 1-2 ساڵێک پارەکە ئەوەندە زۆر بوو هین بەشەکەی خوای پەروەردگار ڕۆیشت دووبارە تەقدیمیان کردەوە وتیان لەسەر حسابی خۆمان کولیەکە دروستەکەی. یعنی ئەرکی بکەوێتە سەر حکومەت نەکەوێتە سەر حکومەت بکەوێتە سەر خۆمان و سکەیەکی قیتاریش بە ئاوایەکەمان ڕائەکێشین هەر لەسەر حساب خۆمان. سکەیەکی قیتاریان ڕاکێشە و یەکەم کولیە کە لە دێهاتا بکرێتەوە ئەوان کردیانەوە یەکەم کولیەی ئەزهەری. پاشان ساڵەکانی تر توانیان کولیەکە بکەن بە 2 کردیان بە 3 کردیان بە 4. پاشان پێویست بوو تەلەبەی خارجی ئەهات بۆ دێکە ئەمجا چیان کرد؟ قسم داخلیان پێویست بوو بۆیە 2 قسم داخلی گەورەیان دروست کردێکیان 600 کچ ئەگرێ ئەوی تریشیان 1000 کوڕ ئەگرێ. پاشان پارەکە زۆر بوو سیرکەن برا بە ڕێزەکان تجارەت لەگەڵ خوا. پاشان پارەکە زۆر بوو بۆیە بڕیاریاندا چی بکەن؟ بەیتولمالێکیان دروست کرد بۆ ئاوایەکەیان یعنی سندوقێکیان دروست کرد بۆ ئاوایەکان ناوێن نا بەیتولمالی موسڵمانان. هەر مامۆستا سەلاح خۆی سەرپەرشتیە کرد. دەی یەک فەقیر نەما لەو دێ ئیلا گەیشتە حەدێک ئەوەی کە لە وەسەط وەبان بێ و هەموو تەلەبەیەکیش کە بە قیتار تێ بە بەلاش تەسکیرەیەکیان بۆ بڕی بە قیتار ئەوەی کە لە خارج ئاوایەکەیانەوە دێت هەمووی کرێی هاتوچۆکەی بەلاش بێ و خواردنی ئەو تەلەبانە هەمووی بە بەلاش. و پاشان معاشیان بڕیەوە هەر لەو بەشەی خوای پەروەردگار معاشیان بڕیەوە بۆ هەموو بێوە ژنێک و هەموو یەتیمێک بێ باوکێک. پاشان پارەکە هەر زۆر بوو ئەمە قسەی ئەمە خەیاڵ نییە ئەمەی کە ئەیڵێم خەیاڵ نییە. پاشان پارەکە زۆر بوو
ئەمجا چیان کرد ئەمجا قەراریاندا هەموو کچێکی مصری لە مصر عادەت وایە هەر کەسێک کە ژن تێرێ مەسروفی ماڵۆک و دروستکردنەکە لەسەر کچەکە لەسەر عایلەی کچەکە نییە لەسەر کوڕەکە ئەمجا هەموو مەسروفی ئەو کچەی کە شوو بکە مەسروفی لەسەر بەیت المال بی هەر کچێ شوو بکە مەسروفی لەسەر بەیت المال بی و هەر کوڕێکیش ئیشی نییە پرۆژەیەک تەقدیم بکە یارمەتی ئەدرێ پرۆژەکە جێبەجێ بکە بۆ ئەوەی کەسی بێ ئیش یەک گەنجی بێ ئیش نەما لەو دێهاتە پاشان ڕویان کردە دێهاتەکانی دەوروبەر چەندین ئاوایی دەوروبەری ئەو منطقەیە هەمووی بەیت المالی تیا کرایەوە ئەو بەرەکەتە ڕووی کردە هەر هەمویان لە ڕۆژانی ڕەمەزانە ئیفتاری جەماعی ئەکریا هەموو ئەو ئاوایە چێشتی دروستە کرد و هەمویان بەیەکەوە فتاریانە کردەوە تەلەبە غەریبەکانیش خواردنی تایبەتیان بۆ ئەبریا طبعا گەیشتە مۆزوعەکە گەیشتە ئەوەی کە ئەوان اعتمادی زۆریان لەسەر زەراعەتە لەو دێیە 4 معمەلی گەورەی دروست کرد مامۆستا سەلاح 4 معمەلی گەورە دروست کراوە هەمووی ئەنێرێ بۆ خار بۆ دەوروبەریش معمەلی علەفی ئەوان لە 100 علەفێکی طبیعیە و پاشان زەراعاتی ئەو منطقەیە بەرەکەتەکەی گەیشتە ئەوەی کە ئەیان نارد بۆ خارج و ئەو ڕۆژەی کە تەصدیریان ئەکرد باریان ئەکرد ئەبێ هەموو ماڵێک بەشی تایبەتی بۆ بڕۆ و هەموو تەلەبەیەکیش بەشی تایبەتی بۆ بڕۆ لەو خواردن و میوەیە کە هەیە لە ئەخیرە بڕیاریاندا ئەو مەشروعە پرۆژەکە زۆر گەورە بوو هەتا گەیشتە حەدی ملیار گەیشتە ملیارەها پارە بڕیاریاندا هەر هەمووی بکەنە ناو خوای پەروەردگار و هەر هەموو مەشروعەکە شەریکەکە هەر هەمووی بووە کۆمپانیای خوا و خۆیان بوون بە مۆزەفتایە معاشێکی دیاریکراویان هەبێ ئەو مهندسانە ئەو دەکەسە ئەو نۆکەسە بە سەرپەرشتی ئەو مامۆستا سەلاحە و سەیرترین شت لەمەش خۆشەویستەکانم لە هەمووی سەیرتر ئەوەیە ئەم پیاوە بەڕێزە یەک ڕۆژ خۆی نەداوە ڕاگەیاندنەکان یەک کەس پێی نەزانی یعنی لەوەی کە لە ڕاگەیاندن و کەناڵە ئاسمانیەکان و چەند ساڵە ئیشەکرێ کەس پێی نەزانی تا ئەو ڕۆژەی کە بۆتان خوێندۆ ڕۆژی دووشەممە 11 کانونی دووهەم ساڵی 2016 بە یەکجا هەرچی کەناڵی ئاسمانی مصر هەیە عەجایبیان هات کشتی ئەوەیان بڵاوە کردەوە کە ئەمە چییە بە یەکجا 5 ملیۆن کەس بڕۆ بۆ جەنازەی زەلامێ ئەو ڕۆژە دەرکەوت کە ئەم ئیشی ئەم پیاوە چەندێک بوو تا مرد کەس بە ئیشەکانیشی نەزانی چونکە بۆ خوا کردی بۆیە خوای گەورە بەرەکەتی خستە ئیشەکانیەوە تجارەت لەگەڵ خوا ئاوایە خۆشەویستەکان خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە یا ڕەبی خوای ئیسلاحی حەڵمان بکەی یا ڕەبی لەو کەسانە بین کە بەڕاستەقینەیی بۆ تۆ کارەکەین یا ڕەبی خوای دوورمان خەیتەوە لە خراپە و لە هەموو کارێک کە بۆ تۆ نەبێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە ئەم دەمچوانە لە ئاگری جەهەنەم پارێزە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەبی شیفای ئەو نەخۆشانە بدەیت کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوی هەموو لایەکمان بکە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکە پیاو چاکان و کەسی چاک و دەستپاک یا ڕەبی بکەی بەکار بەدەستی ئەم وڵاتە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وڵاتمان لە قات و قڕی و گرانی بپارێزە یا ڕەبی خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار کە یا رب العالمین آمین آمین